بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني بريز خوش حالم كلا درسي چي ديكا بخزمتان دقم ولا شرحي متن عقيدة طحاوي. خوازيارم خواهي پروردگار تبارك وتعالى ودرسانم خاطر ترازوي حسنات من وترازوي چاكا كان ماني بي قرسكا، وخواهي پروردگار تبارك وتعالى عاقبة خير من بكا وسربرز وسرفرازي دنيا وقيامت من بكا إن شاء الله تعالى. قيشتنا وفقري كذا فرمي والمؤمنين كلهم أولياء الرحمن وأكرمهم عند الله أطوعهم وأتبعهم للقرآن. ديت سر بابي تشيديكا كمسلي والولايات يعني ولي، يعني هم ولي هم ولاية أوانا لو هاتوا كخوشويستي خواي پروردگار تبارك وتعالى. أولياء الرحمن يعني خوشويستاني خوا تبارك وتعالى، وكو خواي پروردگار ده فرمي ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. أواني كدوستي خوان نا خفت بار دبن ونا وكبلي دلتانگ دبن. واللي كان خواي پروردگار چين براني بارزم طبعا بسلسلة پیدا ديتا خواروا پیغمبران عليهم الصلاة والسلام هميان ولي خواهي پروردگارن، درجيك ولي خواهي پروردگارن پیغمبران عليهم الصلاة والسلام. او زال دوايوان صادقة كانن اوانيك الرازقون صديقين، او زا شهيدة كانن، او زا شهيدة كانن، او زا خلق ايمان داره، او كسيك ايمان داره مسلمانه. بلام مراتبی ولیایتی یان دو خوشویستایتی یان دوستایتی مرتبه و قناغی جیاوازن، حتی لناو پیغمبرانش علیهم الصلاة والسلام همیان وکو یکنین للای خواهی پروردگار تبارک و تعالی. خواهی گوره هنده چی تفضیل کردون بسر هنده چی ده، ولناو رازدگویانش هم وکو یکنین، لناو شهیدانش هم وکو یکنین، لناو ایماندارانش هم وکو یکنین جیاوازن. و لناو مسلمانان بعام مسلمان دبنا دو صنف كولي خواي پروردگارن، مقربون يعني مقربين لقل مقتصدون يعني مقتصد. اوانيك مقربون چين اوانن واجبات دكن وسنة كان همان بريكو بيشي التزامي بيو دكن، وخول حرام ده بارزن وخول شبهاتش ده بارزن. اوانا بيان ده قتري مقربون، اواني خو نزيق دكن ولا خواي پروردگار تبارك وتعالى. او بدر زي كما وانا ولي خواي پروردگار انزا يكشد زور گرينگ برابر رزكاني خم وليكاني خواي پروردگار لا ولاتك كون بونوا، لناو حزبك كون بونوا، لناو جماعتك دا كون بوينوا، لناو قومك دا كون بوينوا. پرشو بلاون هر يكو لشوينيشيا بلام بشرتيشي او شرط شروطي تدا بيتا دي كلا وليكاني خواي پروردگار ديتا دي. ومقتصد او كسيا ايمان دارا واجباتا كان بريكو بيشي دكا، بلام زور التزاماتي بسنتكان نية، زور التزاماتي بسنتكان نية، واوزا خول حرام ده بارزيتن. بلام او بردوامي كمقربون كان ديكن بسر سنته التزاماتي حرفيا بسنته كان بوشي وجه شرطي شويه بلا ولا سنتان هرناكا، بلام بوشي التزاماتي لسرونيا. او زاد فرمي وأكرمهم عند الله أطوعهم. أهلا واللي كان يخواي پروردگارش تبارك وتعالى چه زياتر جورايلا چه زياتر إطاعي خوا و پیغمبري خوا دكا لهمو او بابتاني كخوا و پیغمبري خوا
عليه الصلاة والسلام أمر فرمانيان پێ کردووە ئەو ئینسانە مسابقە بکە ئەوە منهم سابق بالخيرات يعني مسابقة دەکا لەسەر چاکە و لەسەر ڕازیکردنی خوا و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەوە لە لای خوای پەروەردگار لە هەموو خەڵکێکی بەڕێزترە وەکو دەفەرمێ خوای پەروەردگار إن أكرمكم عند الله أتقاكم ئەو لێرانە ئەطواعی نووسیوە لێوێن دەرێ ئەتقاکومە چێ زیاتر پارێز بکە چێ زیاتر گوێڕایەڵ بێ لای خوای پەروەردگار خۆشەویستترە و بەڕێزترە کەواتە برا بەڕێزەکانی خۆم تەماشەکەن لە لای خوای گەورە پێوەری خوای پەروەردگار خزمایەتی نییە دۆستایەتی نییە لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام مەبەسمە یعنی ئەو پێغەمبەرانەی عەلەیهیمو الصەلاة وەسەلام ئیوا بووە خێزانی کافر بووە کوڕی کافر بووە بابی کافر بووە مامی کافر بووە بەشێکی زۆری خزمەکانی کافر بوون یعنی ئەوە نییە بڵێ وەڵا لە بەخاترێ و پێغەمبەری بە هەموو هەر موسڵمان بن شێ بەکەلک ئەو منحەیە دێ چکە ئیمان منحەیەکی گەورەیە چێ بەکەلک ئەوە دێ ئەو ئیمانە لە ناو دڵ و دەرونیدا جێگیر بێ کەلکی ئەوەی هەیە خوا دەیناسی و کوردەواری خۆمان دەڵێ خوا بەندە ناسە یان خوا قەلب ناسە ئەو هیدایەتەی بە قسمەت دەکاتن هیدایەتی دەداتن و ئینسان ئەگەر بیەوێ نزیک بێتەوە لە خوا تەبارەک و تەعالە ببێتە خۆشەویستێکی دەرەجەیەکی خوا دەبێ لە هەموو شتێکی گوێڕایەڵی خوا بێت حەزی نەفسی خۆی وەلانێتن بزانی داخۆ خوای پەروەردگار هەر بابەتێک هاتە پێشەوە بزانی داخۆ خوای گەورە چ دەفەرمێتن بزانە شەریعەتی خوا چ بڕیارێکی لەسەر ئەو قەزیە بۆی پێیوە پابەند بێتن و بە تایبەتیش برا بەڕێزەکانی خۆم لە مەسەلەی وەلا و بەڕا دۆستایەتی و ڕق لێبوونەوە چێت خۆش دەوێ و ڕقت لە چێ دەبێتەوە ئەو پێوەرە نابێ خزمایەتی بێ نابێ مەسلحەت چی بێ فلان کەس وەڵا مەسلحەتم لەگەڵیدایە و بەڵام ئەو فلان کەسێک کە تۆ مەسلحەت لەگەڵ ڕۆژێ سەد کوفری دەکات مادام کابرا دژمنایەتی خوا دەکات کوفر بەخوا دەکات تەبارەک و تەعالە دەبێت تۆش دژمنی ئەو بی دەبێت ڕقت لێ بێ دەبێت خۆشت نەوێ ئەگەر بەرژەوەندیەکی سەدحیشت لەگەڵی هەیە بەڵام ئەو دڵی تۆ دەبێ لەبەرەوەی کە دژمنی خوایە و لەبەرەوەی کە پیاوێکی بەزەڕە ئافرەتێکی بەزەڕە نابێ خۆشت بێ لە دڵدا بەڵام بە زاهیری معاملەیەکی لەگەڵ دەکەی و لەگەڵی پێ دەکەنی شتێکی دیکەیە ئەگەر ئینسان لە شەرع شارەزا بوو ئەزانی چۆن معاملە و هەڵس و کەوت بکات ئەو جا دەفەرمێ و ئەتبەعوهم للقورئان و چێ زیاتر پەیوەستە بە قورئان ئەوە زیاتر وەلی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە طبعا برا بەڕێزەکانی خۆم قورئان بۆی هاتووە کە ئینسان ئیشی پێ بکات بۆی هاتووە کە ئینسان تەطبیقی کا لە ژیانی ڕۆژانەیدا قورئان منهەجی خوای پەروەردگارە بۆ ژیانی ئینسانەکانی داناوە بۆ دانەندراوە قورئان بەس بێ لە مەحافیل و لە تازیە و ئێستا وەی لێ هاتووە ئێستا قورئان بۆتە قورئانی مردووان بەداخەوە دەڵێ قورئان ئێستا قورئانی مردووانە ئێستا کۆمەڵە خەڵکێک تیجارەتی پێوە دەکەن دەبینی دەنجێکی خۆشی هەیە دەی ئەوە چی کڕیوە جیهازێکی بە پیلوە کردەوە هەر دوعا دەکات شەو ڕۆژ خەڵک زۆر بمریت بۆی بچی معاملەی بکە و دەی لەوێن دەرێ دادەنیشی دەست بینێ تا ئێوارێ بێ عەمەلایەتی ناکا کابرا پێی ناکرێ ئیشەکەی قورسە عەمەلایەتی قورئانەکەی دەخوێنیتەوە و ئەو مردوانە بەو قورئانەی سوودمەند نابن پێم خۆشەوە بزاندرێت یعنی کاتێک کە مردوو لە خێری قورئان سوودمەند دەبێ کە جارێ خزم و کەسی خۆی بێ خزم و کەسی خۆی بێ کوڕیتی کچیتی قورئان دەخوێنیتن پێش ناکە هەدیەشی بکەی مادام دەستی تێدا بوو ئەو دایک و باوکە لە پەروەردەکردنی ئەو منداڵە هەر حرفێکی قورئان بخوێنی خێر بۆ ئیش دەڕواتن وەلەد صالح يدعو له دەچێتە ئەو بابەی بەڵام ئەوەی کە بەداخەوە دەڵێ مێسانەکە دەکرێ بازرگانی و چاوبەستنی خەڵکی بە قورئان بۆی نەهاتووە ئەگەر وە بایە عولەما دەفەرمون یەک سوورەت بەس بوو لە بۆ تەبەڕوک و لە بۆی کابرا هەموو جارێ ئەوەی دەکرد و تەبەڕوک کەوتەوە بەس قورئان زۆر لەوەی گەورەترە
قورآن منهەجی ژیانە. قورآن پێت دەڵێ چۆن حەڕەکەت دەکەی، چۆن هەڵس و کەوت دەکەی، چۆن معاملە لەگەڵ هاوسەرت دەکەی، لەگەڵ دایک و باوکت دەکەی، لەگەڵ مسلمانان دەکەی، لەگەڵ خوا، لەگەڵ پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵاتو وسەلام، لەگەڵ کتابەکان، لەگەڵ مەلایکەتان، لەگەڵ جنۆکەکان، لەگەڵ دوژمنان، لەگەڵ کافران، لە کاتی شەڕ و لە کاتی سلم و ئاشتیدا، کاتێک کە لە دەوڵەتداریدا چۆن معاملە دەکەی، چۆن هەڵس و کەوت دەکەی لەگەڵ ڕەعیەت و لەگەڵ ئەو خەڵکی کە لەگەڵتدایە. ئەوە منهەجی ژیانە قورآن. کەواتە وەلیەکانی خوای پەروەردگار چێ زیاتر گوێڕایەڵن بۆ قورآن و جێبەجێکاری قورآنن لە هەموو کە زیاتر وەلی خوای پەروەردگارن. لەبەرەوەش کە لە دایکی ئیمانداران دەپرسن عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەربارەی ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام چ دەفەرمێ؟ دەفەرمێ کانە خولوقه القورآن. ئەخلاقی پێغەمبەری خوا قورآن بۆ، یعنی هەر ئاەتێکی خوای پەروەردگارت دەبینی دەتخوێندەوە تەجەلا کرابوو لە شەخسیەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵاتو وسەلام، ڕەنجی دەداوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام. عەفوی زۆر بوو، سەبری زۆر بوو، بەخشەر بوو، بەغیرەت بوو، لەگە مسلمانان سۆز و عەتف و حەنان و لەگەڵ کافرانیش لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەو پەڕی تونند و تیژیدا بوو. ئێوە هەموو ئاەتی خوای پەروەردگارن تەبارەک و تەعالە. کەواتە برا بەڕێزەکانی خۆم، ئێمە گەر بمانوێ بەڕاستی لەو دۆستایەتی و نزیکیە لە خوای پەروەردگار بێبەش نەبین، دەبێ بگەڕێنەوە سەر منهەجی قورآن و دەبێ قورآن منهەجی ژیانمان بێ بۆ هەموو شتێکی، نەک لۆ ئەو شتێک کە لەگەڵ حەز و ئارەزوەکانی من تێک دەکاتەوە وەڵاهی جا منەوە کاکە ئاەتی خوایە. ئەو شتێک کە لەگەڵ حەز و ئارەزووی میشی تێک نەکردەوە بۆ منە حەز و ئارەزووی من دەگەڵەوی تێک ناکاتەوە، ئەو حەقە، ئەو ڕاستە، بەس حەز و ئارەزوەکەی من حەز و ئارەزوێکی شەیطانیە. دەبێ من واز لەو حەز و ئارەزوەی خۆ بێنم بێ مەسەرە ئەسڵی. ئەها لە بەرهەندێش خوای گەورە دەفەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. دەبێ بگەڕێنەوە بۆ قورآن لە کێشەکانمان، ئەوجا دەبێ بەدڵ پێی ڕازی بین و دەبێ هیچ گرێ و گۆڵێکمان دڵدا نەبێ ئەو حکمەی کە دەردەچێت لە بەرژەوەندیمان بیان لە بەرژەوەندیمان نەبێت. مادام شەرعی خوایە حکمی خوای دەبێت تەسلیم بی. ئەوجا دێتە سەر بابەتێکی دیکە دەفەرمێ والإيمان هو الإيمان بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر. ئەمە لەو بابەتانەمان لە دەرسەکانی ڕابردوومان خوێن کە باسی ئیمان هێنان بەخوای و مەلایکەتەکانی خوا و کتابەکان و پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وسەلام. تەبەنەوە ڕوکنەکانی ئیمانن، وەکو گوتم لەوێن دەرێشم گوتم بە تەسەلسول نەیناون ناچینەوە سەریان، بەڵام دەفەرمێ واليوم الآخر. ئەوە ئینە هێنابوو لێران ئەوە زیادە. برا بەڕێزەکانی خۆم، یوم الآخر ڕۆژی دوایی یعنی چی؟ یعنی ڕۆژێک دادێک کە دوایین ڕۆژە لە چی؟ لە دنیا. دوایین ڕۆژە لە دنیا کۆتایی بە ئەو دنیایە دێتن، ئەو مەسرەحە هەڵدەگیرێتەوە. خوای پەروەردگار ڕۆژێک دادێ ئەو زەویە دەگۆڕیتن یەومە تبدل الأرض غير الأرض والسماوات. ئەو زەویە دەگۆڕدرێ بە زەویەکی دیکە و ڕۆژێک دادێ هەرچی کە ذی ڕوحە نامێنێتن. هەموو ژیان لە بەران نەک ئینسان، هەموو ژیان لە بەران دەمرن بە مەلایکەتیشەوە نامێنێ، بەس خوا نەبێت تەبارەک و تەعالە. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم با تەماشەی خۆمان بکەین. ڕۆژی دوایی دەبێ ئیمانت بۆی هەبێ کە ڕۆژێک دادێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە خەڵک زیندوی دەکاتەوە لە قەبری. خۆی کێشەی مشریکەکانی عەرەب قوڕەیش لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کۆمەڵە شتێک بوو، یەکێک لەوانە ئەوە بووە قەناعەتیان وانە بۆ زیندوو دەبنەوە. لەبەر هەندێکێکە تەماشەکەن قورئانی مەکی زۆر تەرکیز لەسەر ئەو بابەتی زیندوو بوونەوە و حەشر و حیساب و مردن و بەهەشت و دۆزەخ و ئەوانە دەکاتەوە. ئینسان برا خۆشەویستەکانی خۆم، ئەو کەسانی کە دەبینن کە نوێژ ناکەن، کە بە ڕۆژوو نابن، کە زەکات نادن، کە خۆ لە هەرچی گوناه و تاوان ناپارێزن، خەلەلەکەیان ئەلێرانەیە.
خەلەلەکە لەوەیدا کە باوەڕی نییە ڕۆژێک دادێ لێپرسینەوە و محاسبە و سزا و پاداش دەدرێتەوە. باوەڕی بە نییە کە ژیانێکی دیکە لە دوای مردن دەست پێ دەکاتەوە، کە ژیانێکی هەمیشەیی و ژیانێکی هەتاهەتایی و ژیانێکە کە کۆتایی نایێت. ئەگە کابرا قەناعەتی وابێ تۆ خوای تەکالیفی ئیلتیزام بوون بە ئیسلام چییە؟ بەس پێم بڵێ یعنی بارێکی هەندە قورسە ئینسان ئیلتیزام بە دینی خوای گەورەوە بکاتن نەبەخوا نەوەڵڵاهی ئینسان زۆر پێی ئاسوودەش دەبێتن، زۆر پێی بەختەوەر دەبێت لە زۆرێک لە کێشە و مشکیلە کۆمەڵایەتیەکان و نەفسیەکان و لە زۆر شتێک ڕزگارت دەبێت. ئینسان بەڕاستی ئەگەر چاک لە دینی خوا حاڵی بێ، ئەگەر کێشە و مشکلەکانی دنیای بۆ دروست بوون، کێشە و مشکلەکانی دنیای بۆ دروست بوون، پەنا بۆ نوێژ دەبات و بۆ عیبادەت و خواپەرستی دەباتن بۆی کە ئینسان ئیسراحەت کاتن. بەرەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە سەیید الخەڵقە، گەورەی هەموو مەخلوقاتە، ئەو کە بێتاقەت دەبوو دەیفەرمووە ئەریحنا بیها یا بیلال، یعنی واستە بە نوێژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئینسان واستە بە نوێژ تووشی ئیسراحەت و تووشی خۆشگوزەرانی و تووشی وەچ کابرای گوتی دڵی فراوان دەبێت و خەم و خەفەتی ئەو دنیای لەبیر دەکات. بەڵام بەڕاستی کە نوێژ دەکەین دەبێ بزانی نوێژ بۆ چێ دەکەین، کە سوژدە دەبێ بزانی سوژدە بۆ کوێ دەبێ، کە دوعا دەکەی بزانی لە چێ دەپاڕێەوە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەبێت قەناعەتت وابێ کە ڕۆژی دوایی کۆمەڵە مقدماتێک و شتێکی لە دواوە قەناعەتت بە عەزابی قەبر بێ. ئەو هەموو حەدیث و ئایەت و کە باسی عەزابی قەبر دەکەن ئێستا خەڵکێک پەیدا بووە بە ناوی دینی قسە دەکات دێتن دەڵێ عەزابی قەبر نییە. ئەو قسەت لە چێ دەرینا کوڕی بابم؟ خۆ قەزای غەیبی ڕێی هیچ کەسێک ناخوا، ئیجتیهادی هیچ کەسێک ناخوا، یان دەبێ ئایەتێکت پێ بێ یان دەبێ حەدیثت پێ بێ. ئەوانەی کە ئیسباتی عەزابی قەبریان کردووە ئایەتیان پێ و دەیان حەدیثی پێغەمبەری صەحیحیان پێ عەلەیهی سەڵاتو وەسەلام، ئەتووچت پێ هیچ. کەواتە بەس دەوێ خۆی هەڵخەڵەتێنێ بۆی بگۆ ئیلتیزاماتێکی نییە، ئیلتیزاماتێکی نییە، یان ماستاوکردنە بۆ خەڵکێکی بێدین و مرتەد و هەڵگەڕاوە لە دین دەیوێ شتێکی ئاوا بکاتن بۆی خەڵکەکە یەکاکە عەزابی قەبر نەبێ و بەهەشت نەبێ و جەهەنەم نەبێ و حۆری نەبێ و سزا نەبێ، وەڵا خەڵک دەبێ وەکو گورجی پەلامارەیەک دیکە بدات، شێتە کابرا لە شتێکی بگەڕێتەوە، هەرچی پێی دەکرێ با بکات. بەس وایە نا، ئەوجا دەبێ قەناعەتی وابێتن کە لە دوای عەزابی قەبر وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام یان باخێکە لە باخەکانی بەهەشت یان دۆڵێکە لە دۆڵەکانی دۆزەخ. ئەوجا لە دوای قەبردا دەبێ کابرا قەناعەتی وابێ کە لێپرسینەوە و حەشر و حیساب و کێشانی کردەوەکان و ئەوجا دەبێ قەناعەتی وابێتن بەهەشتێکێ و دۆزەخێکی شەیە کە خوا خەڵقیشی کردو ئێستانەکە مەوجودن، یان بەهەشتە بە ئەبەدی یان دۆزەخە بە ئەبەدی. خوا پەناماندات و خوای گەورە بەهەشتی پانوبەرینمان بە قسمەت بکاتن ئینشاء الله تعالى. کەواتە برا بەڕێزەکانی خۆم، ئینسان ئەگەر هەموو جارێ من دەڵێم ئەگەر باوەڕی بەخوای بوو بە دەرەجەی یەکەم، زانێ ئەو کەون و کائیناتە خوایەکی هەیە، خاوەنێکی هەیە، شتەکانی دیکەی زۆر لە ئاسان دەبن، زۆر لە قەناعەت و باوەڕەکە شەرتە. بەڵام هەتا قەناعەت و باوەڕەکە دانەمەزرێ ئەستەمە ئینسان باوەڕ بەشی دیکە بکات. لەبەرەوەش تەماشەکەن لە ئیسرا و میعراج بۆم باسکردن، مشریکەکان دەچنە لای ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، پێی دەفەرمون بۆ چکە ئیمامی ئەبوبەکر باوەڕی بە پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵاتو وەسەلام، قەناعەتی پێی بوو، دەیزانی ڕاستگۆیە. گیانها وەرە بە شتێکی خۆشت پێ بڵێن، ڕەفیقەکەت دەڵێ ئەو شەو سەفەرێکم کردو چووم بۆ بەیت المەقدیس و لەوێن دەری چووم بۆ هەموو ئاسمانەکان و هەموو پێغەمبەرانم بینیون. تێو قسەی کردی وتیان بڵێ وتی ڕاست دەکات، بەبێ ئەوەی کە پێغەمبەر ببینی عەلەیهی سەڵاتو وەسەلام. چۆن ڕاست دەکات؟ جاگوتی من لە شتی گەورەتری باوەڕ پێ دەکەم کاک، ئەوە هەر هیچ نییە. کەواتە زۆر گرینگە ئینسان برا بەڕێزەکانی خۆم باوەڕبوون بەخوا، باوەڕبوون بە ڕۆژی دوای کردەوە و ئەعمالی ئینسان چ لێ دەکاتن؟ متەزین دەکاتن. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم دێتە سەر بابەتێکی دیکە، دەفەرمێ وەالقەدەری خەیریه وەشەڕیه وەحولویه وەمڕیه من الله تعالى. ئەمە لە
دەرسەکانی ڕابردوو باسی قەدەرمان کرد وەنیا گوتمان مەراتیبی قەدەر بۆم باسکردن ناگەڕێمەوە سەری بەڵام ئەوە بزانە کە هەرچی لەو دنیای ڕوودەدا لەو کەون و کائیناتە ڕوودەدا هەمووی لە لای خوای پەروەردگارەوەیە بە ئەمر و فەرمانی خوای پەروەردگارەوەیە لە خێر و لە شەڕ و لە خۆشی و ناخۆشی و هەرچی دەبێتن بۆ چکە خوای گەورە خاوەنی و کەون و کائیناتەیە بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالە شەڕ پاڵ نادرێتە لای خوای پەروەردگار و خراپە پاڵ نادرێتە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالە چونکە ئیمتیحان و ئیبتیلایە ناکرێ ئەتۆ بەتەمای شتێکی خراپبی دوو مەلایکەت بێن دەستەوەستانت کردن و نێڵن بیکەی کەواتە تۆ لە ئیمتیحان دانی ئەتۆ لە ئیبتیلا دانی خوای پەروەردگار کە خاڵقی شەڕە و خاڵقی خەیرە بەڵام پێشی فەرمووی ئەو کەسەی کە شەڕان جێزە و ئەو کەسێک کە خراپەکارە خۆشم ناوێتن وە سزای دەدەم وە تۆڵەی لێ دەسەنمەوە ئەو شتانەی هەموو پێڕاگەیاندووین و ئەو کەسێک کە چاکەکارم خۆش دەوێ پاداشتی دەدەمەوە لەسەر شتێکی کەم پاداشتی زۆری دەدەمەوە هەموو شتێکی پێڕاگەیاندووین بەڵام ناکرێت تو بڵێ لە مەملەکەتی خوا لە وڵاتی خوا هەندێک شت دەکرێتن خوای گەورە ئاگای لێ نەبێ یان خوای گەورە پێی ناخۆشە و دەبێ بەڵام وەکو بڵێ دەسەڵاتێکە بێتن کە حیساب بۆ دەسەڵاتی خوا نەکرێت و بڵێ وەڵا ئەوە دەکەم با خوای گەورەش پێی خۆش نەبێت و یان ئەمن خاڵقی ئەو کردەوانە و ئەوانەمە لەبەرەوەی ئەو بابەتە بەوردی دێنیتن فیڕەقی ضال هەندێک قەناعەتیان وا بوو کە ئینسان بۆ خۆی خاڵقی کردەوەکانی خۆیەتی کە ئەسڵ و ئەساسی نییە خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عاقیبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن تا دەرسێکی دیکە بە خزمەتتان دەگەمەوە خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێتن و خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکە والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.